بێگومان هەواڵناگەهانێکێک بۆ لەو ژنە بەهێزانەیە ئەو ژنە خاوەن ئیرادانە یاخود ئەو ژنە خۆبوون ئەو ژنە خۆبووی کە ئەکرێ بڵێ لە تەمەنێکی زۆر گەنجدا و خۆ بەرپرسیار بینین لە بەرامبەر دۆخی کۆمەلگا و ژنانیش بە تایبەتی بڕیاری ئەوە دەدات کە بەشداری خەباتی تێکۆشانی ئازادی ببێت و هەر لەو چارچێوەدا بێگومان دۆخی باکووری کوردستان بە گوێرەی کۆی گشتی ئەو خوێندنەوانەی کە ئێمە هەمانە تی ئەگەین کە دۆخی باکووری کوردستان لە ئاستێکدا بۆ بەڕاستی کە عقلێتی ذهنێتی پاوەندخوازی یاخود کۆنەپارێزی یاخود چۆنەڵی هێڵی چەسانەوەی داگیرکەران لەسەر گەلی کورد بەگشتی لە باکووری کوردستان زۆر تۆق بۆتەوە بە جۆرێکە ژنان زۆر دەست و پێکراون بەوەی کە گرێداینێکی بەهێز هەبێت بەوەی بە ماڵەوە کە نەهێڵم پەل بە هاوێژن و چۆنەڵی بڕیاری ئەو بدەن خەبات بکەن بەڵام لەو بارودۆخەدا نمونی وەکو هەواڵ ناگەهان دەرەکەوێت کە ئەکرێ بڵێ ئەویش درێژە پێدەری ڕێبازەکەی هەواڵ ساکینەیە کە بڕیاری ئەو دەدات بەشداری هێڵی تێکۆشانی ئازادی ببێت لەو چارچێوەیەدا ساڵانێکی زۆر خەبات و تێکۆشان بەڕێوە دەبات دوجار بەهۆی ئەو پێشکەوتنە ذهنی کە هەیەی و بەهۆی ئەو خەباتە بەرفراون و تێکۆشانە بەهێزەی بەڕێوەی دەبات دوجار لە وێزگەی هێڵی ژنۆلۆژیدا خۆی ئەبینێتەوە کە ئەکرێ بڵێ ژنۆلۆژی ئایدۆلۆژیەیەکی هەرە گرنگی بەپێزە بۆ ئێستای کۆمەڵگای کوردیەوە بە تایبەت بۆ ژنان کە لە ناویدا ژنۆلۆژی بەواتای ژنناسی بەواتای خۆناسین بەواتای ناسینی نەعەدالەتی و دوجار خۆوشارکردنەوە و ڕوبەڕووبنەوە لە بەرامبەر ئەو نەعەدالەتیانی و لە بەرامبەر ئەو چەسانەوانی کە لەسەر ژن بەڕێوە دەچێت ئەکرێ بڵێ لە کۆی ئەم چەند ساڵی دوایی لە باشووری کوردستان تێکۆشانێکی پیرۆز و هەرە بەهێزی بەڕێوە دەبرد لە چارچێوەی فکری ژنۆلۆژیدا و خزمەتێکی زۆری بە ژنانی باشووری کوردستان گەیان و کاریگەری زۆری هەبوو لەوەی کە یەکبوونێکی بەهێز لە ناو ژنانی باشووری کوردستاندا دروست بکات و ئاشنایان کا بە ژنۆلۆژی چونکە بەداخەوە ئەکرێ بڵێ دۆخی باشووری کوردستان و ئەو پارادیگمایی کە لەسەر باشووری کوردستان و بەتایبەت ژنان بەڕێوە دەچێت لە دوای 91 و تێکۆشانی لە دوای 91 و شۆڕشی گەلیک و لە باشووری کوردستان و بەدەستێنانی سربەخۆی وەکو هەرێمێکی فیدراڵی ئەکرێ بڵێ سیاسەتی هێزە سیاسیەکان وای کردبوو کە پارچەبوونیش لە ناو ژنانی باشووری کوردستان نادروست بێ پارادیگمای جیاوازی ژنان بە ڕێبازی جیاواز کار بکەن هەوڵی زۆری ئەدالەوەی کە بتوانێت لەژێر چەتری ژنۆلۆژیدا و بە ئاشنابوونیان بە زانستی ژنۆلۆژی ژنان لەژێر چەترێکا وەکو ژن کۆ ببنەوە تاکو بتوان باسی دەردەکانی خوان و ئێشەکانی خوان و ئازارەکانی خۆیان بکەن و لەو بوارەشدا یعنی ئاگادار بوون خولی بەهێزی بەڕێوە ئەبر بۆ پەروەردەکردنی ژنان ئەکرێ بڵێ کاریگەریکی بەهێزی هەبوو لەو بوارەدا هەم دەمانەیە پەیامەکەی هەواڵناگەهان بگەینین بەوەی کە ژنان لە باشووری کوردستان دەیانەوێت بە ڕێبازەکەی ئەو بە پەروەردەکانی ئەو بە تێگەکانی ئەو یەک بگرن و هەم ئەمانەوێت لە چارچێوەی ئیرادە و کەسایەتی ئەودا لە بەرامبەر هەموو ئەو توندوتیژیانی کە ئەمڕۆ لەسەر ژنان لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت ئەو نەعەدالەتیانەی لەسەر کۆمەڵگای باشوور بە تایبەت ژنان بەڕێوە دەچێت و ژنان ئەکوژرێن ژنان توندوتیژیان بەرامبەر ئەکرێتەوە ژنان بەکەم ئەبینرێن دۆخێکی خراپیان بۆ دروستکراوە پەیام بدەین لەوەی بڵێن زنجیرە چالاکیەک بۆ 25 نۆڤەمبەر بەڕێوە دەچێت لە ناویدا بتوانین هیچ نەبێ پەنجە بخێنە سەر ئازارەکانی ژنان و هەوڵ بدەین بەردەوام کە بتوانین چەترێکی بەهێز لە ژنانی باشووری کوردستان دروست بێ بە فکر و ڕامان و ڕێبازەکەی ناگەهان بەشداری بەردەوامی بۆ خەبات و تێکۆشانە بدەین. بەداخێکی زۆرەوە بۆ ئەو ژنە ڕووناکیانەی کە کار دەکەن بۆ خەباتی ژن و ژیان و ئازادی هەمیشە لە پێشەنگن لە فکری بەرنامەی ئاشتی خوازانە بۆ ژنانی جیهان و ژنانی کوردستان بە تایبەتی بۆیە ئێمە ئەم کارە تیرۆریستانە ئیدانە ئەکەین وەک ژنانی باشوور پەیامان ئەوەیە کە چیتر دەست نەخەنە خوێنی ئەو ژنانەی کە فکر و ئایدۆلۆژیای بەرنامەی ژن و ژیان و ئازادی و ئاوازیان هەڵگرتووە بەناوی تۆری هاوبەشی ڕێکخراوەکانەوە ئێمە سەرجەم هەموو ئەو ڕێکخراوانە دژی هەموو ئەو جۆرە تیرۆریستانی کە کار لەسەر ژنکوژی ئەکەن ئیدانەیان ئەکەین و داوایان لێکن چیتر واز لە ژنان دێنن بۆیە ژن بەمانای ئاشتی و خەبات و تێکۆشانیە بۆ خۆشگوزەرانی کۆمەلگاکەمان کار دەکەن هیوادارین ئەم جۆرە کارانە چیتر لەلایەن حکومڕانی و لەلایەن سەرجەم و کەسانی کە بیری ئازادی ژنان فرامۆش دەکەن و کاری لەسەر تیرۆریستی ئەکەن بۆ ژنان بۆیە ئێمە خەباتی ئێمە بەردەوام ئەبێ لە دوای هەر شتێک کە بۆ ئازادی ژنکوژ بەکاردێنن ئێمە ئیدانەیانەکەن و
ئەم خاتونە بەڕێزە کە شەهید کراوە لە ئەکادمیای ژنۆژی کاری کردووە خەباتی کردو لە پێنایی وشیاری کۆمەلگا و پەروەردەکردنی ژنان لە کوردستان و لە ئاستی جیهانیشدا بە تایبەتی.